خوای تعالى لقرآن في روزة فرمي يحذر المنافقون أن تنزل عليهم سورة تنبئهم بما في قلوبهم. منافق كان أترسان دائم دل الراوكيان بو أوانيك لبانوا شايتمان هنا بو لقل في غمر أبون بلام لجير وكافر بون لقل كافر كان أبون أترسان آيات يكداب زي سورة يكداب زي روي راستي أوان درخا. خواه تعالى فرمي قل يستهزئوا إن الله مخرج ما تحذرون. خواه تعالى فرمي قشمريكاني خوتان بكن بإسلام ومسلمانان. خواه تعالى أوي إيوائي كان دري خابوا مسلمانان ولئن سألتهم ليقولن إنما كنا نخوض ونلعب. اگر پرسیاریان لێ بکەی بڵێ ئەی پێغەمبەری خوا بڵێ بۆ واتانە کرد بۆ گاڵتەتان بە مسلمانانە کرد گاڵتەتان بە ئیسلامە کرد ئەڵێن وەڵڵاهی تەنها گەمە و گاڵتەمانە کرد بۆ ئەوەی پێ بکەنین بۆ خۆشی. خوای تعالى فەرمێ قل أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون. ئایا بە ئاەتەکانی خوا ئایا بەخوا بە ئاەتەکانی خوا بە پێغەمبەرەکەی خوا گاڵتەتانە کرد لا تعتذروا تازە بیانوو مەهێننەوە قد كفرتم كافر بون تازة بعد إيمانكم لدواء إيمان هنانتان كافر بون إن نعفو عن طائفة منكم نعذب طائفة بأنهم كانوا مجرمين. آياتي شستو شوار وشستو بينج وشستو ششي سورة توبة. أم آياتانا لسر چي دابزي لسر وي كابرايك منافق لنا منافق كان دا نشتبو قالطي يكر أيوة دا أم مسلماناني لا إيما ها خريق زقزل كردن لە خواردنە وێنەیان نییە لە قسەکردنا درۆزنن لە کاتی جەنگیشا خوێڕین و ترسنۆکن ئەمە بۆ ئەوەی جەماعەت پێ بکەنن جەماعەتیش ئەخەنین. مسلمانێکیش هەڵسا لەولاوە کە ئیمانێکی ڕاستەقینەی بوو گوێی لەم قسانە بوتی وەڵڵاهی درۆەکەی وەڵڵاهی درۆەکەی ئێستا ئەڕۆم خەبەرە دەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەویش بە هەڵەداوان خۆی گەیانە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەوەی اعتزار بکا و فریای خۆی بکەوێ کەس کەشفی نەکا کە منافقە. خوای تعالى بەر لەوەی ئەو بگات ئاەتەکانی دابەزاند خۆی کردبووە قەی حشتەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم والله ئەی پێغەمبەری خوا ئێمە بەتەنها مەبەستمان گاڵتەکردن بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو ئاەتەی ئەخوێندەوە ئەی فەرموو لا تعتذروا تازە بیانوو مەهێننەوە قد كفرتم بعد إيمانكم. كافر بوون پاش ئیمان هێناندان زۆر خەتەرە ئەم مەسائلانە. ئێمە لەناو ئێمەشە ئێستا زۆرە لەم شێوازانە لە قەومەکانی پێشی پێغەمبەری خوش زۆر بوون. خوای تعالى لقرآن لسورة ياسين آياتي سي أفرميها حسرة على العباد ما يأتيهم من رسول إلا كانوا به يستهزئون. هنا لبو هندك لبندكاني خوا لوانيك عبدي خوان بلام لا ينداو للربازي خوا هر پێغەمبەرێکیان بۆ دێ قەشمەری پێەکەن گاڵتەی پێەکەن. بە نوح عليه السلام کاتێ خەریکی دروستکردنی کەشتێکە بوو گاڵتەیان پێکرد ئەیانت بەم گەرمای هاوینە نوح دانیشتۆ خەریکی کەشتی دروستەکە. ئەخر ئەوەی نوح ئەیزانی ئەوان نەیان نەزانی. ويصنع الفلك وكلما مر عليه ملأ من قومه سخروا منه قال إن تسخروا منا فإنا نسخر منكم كما تسخرون. سورة هود آياتي 38. چۆن ئێوە گاڵتە و قەشمەریمان پێەکەن ڕۆژێ دێ ئێمەش گاڵتەتان پێەکەین کاتێکە غەرقە بن دانە دانە ئەخنکێن لەناو ئاوەکەیە. هەروەها خوای تەعالا دڵی پێغەمبەر ئەداتەوە بە ئەو گاڵتە پێکردنی منافق و کافرەکانە و جوولەکەکان ئەفەرمێ وەلەقەد استهزئ برسل من قبلك. هیچ بێتاقەت مەبە ئەوانەی کە ئەمڕۆ قەشمەری بە تۆکەن بە پێغەمبەرەکانی پێشی تۆش قەشمەریان کردووە. فأمليت للذين كفروا ثم أخذتهم فكيف كان عقاب. خوای تەعالا هەندێک ئەدا بە دەمی ئەو کافرانەوە پاشان لە کتوپڕێکا خوا ئەیان گرێ ئەو کاتە ئەبینن حاڵیان چۆنە. زۆرێکمان لەو کافرانە بینی هەر بە چاوی خۆمان ئەوانەی کە قورئانیان ئەدڕی و گاڵتەیان بە قورئانە کرد و گاڵتەیان بە ئیسلام و بە پێغەمبەرە کرد بینیمان بە چی شێوازێک مردوون چۆن لە ئەخیرە لە پیسی خۆیان ئەخۆن زەلیل ئەبن ملکەچ ئەبن بەڵام لە کاتێکا کە سوودی نییە